بەخێر بن بۆ ئەم کۆنگرە ڕۆژنامە نووسیە دیارە لای هەمووان و هاوڵاتیان ئاشکرایە کە ئیمڕۆ ژینگەی هەرێمی کوردستان هەنگاوی خێرای هاوشتووە بۆ پیسبوونێک کە لە دوجارە ئێمە وەکو هاوڵاتی لێی دەرناچین. دیارە ئەمە دووسێ هۆکار لە خۆیەگرێ. یەک لەو هۆکارانە لەو ماوەی کە ئێمە وەکو پارتی سەوزی کوردستان کە دیراسەی پیسبوونی ژینگەمان کردووە، یەکێکە لەوانەی ململانە سیاسیەکان هۆکارێکن بۆ پیسبوونە. دیارە ململانە سیاسیەکانی حکومەتی هەرێمی کوردستان لەناو ئەو بنکە فراوانەی حکومەتدا ئێستا ئیمڕۆ ئەبێ ژینگە باچەکەی بدە. بەداخەوە کە ئەمە جێگای نیگەرانیە، چونکە ژینگە لە هەموو وڵاتانی پێشکەوتوودا ئەوەلێتی لە پێش هەموو وەزارەت و بڵین دەستە و یان شتەکانی تری دەوڵەتە. بەڵام بەداخەوە ژینگە ئیمڕۆ لە هەرێمی کوردستانە هەم هەنگاوی هاوشتووە بۆ پیسبوونی خێرا، هەم لە هەمان کاتیشا ژینگەیان بچوو کردوێتەوە. کۆنەکردنەوەی خۆڵ و خاشاک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە سلێمانی، ئەمەش هەر ئەو هۆکارەیە کە حکومەت پارەی دابین نەکرد بۆ کۆمپانیاکانی پاکەرەوە و ژینگە پارێزان کە بۆ هۆی ئەوەی کە کارەساتێکی ژینگەیی لە پارێزگای سلێمانی و قەزا و نەحەکانی ڕووبدات و هەتاکو و دواتریش لە مەنتیقەکانی هەولێر و دووەک و زاخۆش. ئەمەش جێگای دیسان نیگەرانی ئێمە و هاوڵاتیانە. هاتنی گەشتیاریان بۆ هەرێمی کوردستان بەپێی ئەو ئامارەی کە ئێمە لامانە کە ئیمساڵ گەشتیارێکی زۆر لە بەغا و جنوبی عێراقەوە هاتوونەتە هەرێمی کوردستان. ئەم گەشتیارانە هیچ ڕامیاریەکی گەشتیاریان پێ نەدراوە لەلایەن وەزارەتی گەشت و گوزارەوە یان بەڕێوەبەرایەتیەکانی گەشت و گوزاری هەرێمی کوردستانەوە. بەداخەوە هەندێکیان بەدەستیان قەز سروشتی هەرێمی کوردستانیان شێواندووە، هێرشیان کردوتە سەر جانلەبەران، هێرشیان کردوتە سەردار و درەخت و گوڵەکانمان کە هەندێکیشیان بە ئارەزوو ئەو پاشەڕۆیی کە لە سەیرانگاکانە هەبووە خستویانەتە ناو دەریاچەی دووکان و سیروان و ئەو منتیقانەوە کە ئاوی منتیقەکەی پیس کردووە. بەداخەوە ئێمە زۆر جار هەیە خۆشمان هۆکارێکین بۆ ئەوەی پیسبوونی ژینگە. ئێمە لێرەدا ڕای ئەگەین هەرچەند سڵاو ڕێزمان هەیە بۆ خزمانی ئێلبەگی جاف کە بەداخەوە ئەبایە بۆ شێوەیە ئەو فیستیڤاڵە نەکرایە کە لە ناوچەی قەراغ کە ئێمە دوێنێکە تیمێکمان چۆتە ئەوێ ئەگەر وێنەکانمان یان دوایی بۆتانە نێرین کە کارەساتێکی گەورەی ژینگەی لەو ناوچەیە ڕوویداوە. بۆیە لێرەوە ئێستا داوا لە بەڕێوەبردننی ئەو فیستیڤاڵاکەین خۆیان هاوکار بن بۆ ئەوەی ئەو ناوچەیە کە ناوچەیەکی گەشتیاریە پاک بکرێتەوە. ئێمە هیچ قسەیەکمان نییە لەسەر ئەوەی تەشیر یان شتێک بۆ بکەین، بەڵام ئەمە بەداخەوە ئەوایە بۆ شێوەیە ئەو فیستیڤاڵە ئەنجام نەدرایە بەوەی کە زیاتر لە نزیکەی 100,000 هاوڵاتی لەو منتیقەیە بووە. دواتر پاشەڕۆی ئەو هاوڵاتیانە وەکو خۆی لە شوێنەکەی خۆیان بەجێماوە کەسیش پاکی نەکردوێتەوە. ئێمە بەپێی ئەو ئامارەی کە دەستمان کەوتووە لە نەخۆشخانەی هیوا ڕۆژانە 10 هاوڵاتی کورد بە ڕەگەز کورد خەڵکی سلێمانی و قەزا و نەحەکانی لە نەخۆشخانەی هیوا تۆمار ئەکرێ بە نەخۆشی ژێرپەنجە. بەداخەوە ئەمە کارەساتە، ئەمە کارەساتێک بە دوای خۆیانێ کە سەر ئەنجام نەهاو نیشتیمانی لێی دەرەچێ نە حکومەتیش لێی دەرەچێ. چکە ژینگە کە پیس بوو ژینگە سنووری نییە، ژینگە کەس نازانێ، ینی مەسەرەن بڵێ ئەمەی ئەحمەوە مەحمووە بۆ زمانە قسەکەم، چونکە کە پیس بوو ژینگە لە کرێکارێکی ژینگە پارێزیەوە تاکو سەرۆکی ئەم وڵاتە هەوا هەڵەمژێ. ئەمە یەکێکە لەوانە کە لای ئێمە 3 ڕەگەزی سەرەکی هەیە لە ژینگەیە کە ئەویش ئاو هەوا و خاکە. هەر یەک لەوانە کە پیس بێت تاثیراتی تەندروستی کولی ئەبێت لەسەر هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئێمە. بەداخەوە ئەم ئامارە کە دەستمان کەوتووە ئامارێکی مەترسیدارە. ئەم ئامارە ئەگەر لە ڕێژەکەی خۆی سەرکەوێ دوور نییە کارەساتی مرۆیی ڕوودا. دوور نییە شەوێک لەم شارەیە هەستین بە 100 کەس بە یەکەوە بمرێ. ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە ئێمە ئەبێت چیز و حکومەتی هەرێمی کوردستان پەلە بکات لە ڕێگیرکردنی ئەم پیسبوونە. ئەم پیسبوونەش ئەتوانێت زۆر ئاسانە، هەتا ئێمە
کار لە کار نەترازاوە هەتا ئێستا کە ئێمە خۆمان لە قەیرانێکی ئابووری سەرخانی ئابووری ژێرخانی ئابووری ئەم وڵاتیان کە موچەی فەرمانبەران و موچەی ژینگە پارێزانمان پێنادرێ ئەو چاکە نەخۆشیەکە بەپێی ئەو ئامارەش هەر دەستمان کەوتووە کە تا چاکە بێتەوە لە نەخۆشخانەی هیوانیان لە نەخۆشخانەی نالەکەلی لە هەولێر 50 دەفتەر دۆلاری تێچێ بۆ ئەوەی کە چاک بێتەوە ئەجا چاکە بێتەوە ئەویان نازانین ینی هیچ دکتۆرەکانی زمانی وایان نەکردووە کە چاک بێتەوە ئەمە بەس لێرە ئەگە بچێتە دەرەوە بۆ وڵاتێکی تر کولفەکە زیاتری شەبێ بەداخەوە ئەمە زۆربوونی ئەو کارگە و کۆمپانیانە زۆربوونی کۆمپانیای ئۆتۆمبیل لەم وڵاتەیە کە هیچی بە فیلتەری هەندێک لەمانە بە فیلتەری ژینگەیە نەهاتوونەتە ئێرە هەندێکیان بە فیلتەری ژینگەیە کار ناکەن ئەمانە هۆکارن بۆ ئەوەی هاوڵاتی ئێمە تووشی ئەم حاڵەتە بێ بەداخەوە ینی ڕاستە خۆم ڕێژەیە لە وڵاتانیش زۆری کردووە لە وڵاتانیش ئەم ڕێژەیە سەرکەوتووە بەڵام وەکو هەرێمی کوردستان هەرێم سروشتێکی جوانی هەیە ژینگەیەکی لەباری هەیە چونکە تا ئێستا ئێمە چەکی نەوەیی لەم وڵاتە ئێمە تاقی نەکراوەتەوە ئێمە ڕاستە چەکی چیمایی هەبووە بەڵام چەکی نەوەی تاقی نەکراوەتەوە بڵێن ئێمە تاو ژینگەکەمان خاپور بووە و شێواوە و تاو بۆ هین بووە بەڵام ئەمەی کە ئێمە لە سەرەتاوە باسیەکەین کە ئاڵین هەنگاوی خێرای هاوشتۆ بۆ پیسبوون زۆربوونی ئەم کارگە و کۆمپانیانە و ئۆتۆمبیلە لەم وڵاتی ئێمە کە هیچی بە فیلتەری ژینگەیان نەهاتوۆتە ئەم وڵاتی ئێمەوە هاتنی خواردنی ماوە بەسەرچوو یعنی لە مارکێتەکانە ئەمانەش یەکێکی ترە لەو هۆکارانە کە ژینگەی هاوڵاتیانی هەرێمی خستۆتە مەترسیەوە ئێمە لێرەدا ساڵانێکی زۆرە چاودێریمان کردووە لەسەر سێکتەرەکانی ژینگە و چاودێریکردن لەسەر کەرتی تایبەت واتە حکومەت ئێمە زۆر جار دۆسیەمان لە دادگاکانە هەیە لەسەر ئەو کەسانەی کە سەرپێچی ژینگەییان کردووە کە هاوڵاتی بێ یان بەرپرس بێ یانەوە بێ ئێمە داومانە بە دادگاکان بەڵام بەداخەوە هەتا ئێستا دادگاکان بڕیارێکی جەریئانیان نەداوە دادگاکانی ئێمە لاوازن لەو بوارەیە ئێمە داوامان هەبووە لەسەر سووتانی دارەکان لەسەر بڕینەوەی دار لەسەر داگیرکردنی عەرزی زەراعی ئەمانە هەمووی وەکا لە هەولێر لە دووۆک لە سلێمانی لە هەڵەبجە لە پێنجێن لە هەموو شوێنەکان لە هەموو داواکارەکانی گشتی ئێمە بە نووسراوی ڕسمی داوامان کردەوە بەڵگەمان خستۆتە بەردەمی داواکاری گشتی بەڵام هەتا ئێستا هیچ ئیجراعەتێکی یاسایی نەکراوە کە ئەمە جێگای داخ و نیگەرانیە ئەوەی کە ئێستا ئەمێنێتەوە حکومەت ئەبێ پەلە بکە لە دابینکردنی پارە بۆ ژینگە پارێزان کە ئێستا ئەو ژینگە پارێزانەی کە ڕۆژانە شەقام و شۆستەکان و کۆڵانەکانی ناو شارەکانی هەرێمی کوردستان پاکەکەنەوە بە قسەد جەم قەزا و نەحیەکانیەوە ئێستا زۆر لە شوێنەکان مانیان گرتووە لە پارێزگای سلێمانی و هەتاکو و بەشێکیش لە هەولێر ئەمانە بەهۆی ئەوەی کە پاریان بۆ سەرف ناکرێ حکومەت پاریان بۆ سەرف ناکە بۆیە بۆتە هۆی ئەوەی کەڵەکەبوونێکی زۆری خۆڵ و خاشاک کە سەرئەنجام ژینگەی پیس کردووە سیمای شارەکەی یان شارۆچکەکەی یان قەزاکەی یان پارێزگاکەی پیس کردووە ئەمەش سەرئەنجام دواتر دیسان ئەمەش کارەساتێکی ترە بەڵایەکی ترە بۆ تەندروستی و بۆ پیسبوونی ژینگەی هاوڵاتیان من لێرەدا کۆتایی بە قسەکانم ئێنم ئێمە لە هەمان کاتیشا ئیمڕۆ بەیاننامەیەکمان هەیە بەیاننامەیە کە ئێستا هەواڵدانا وتەبێژی پارتی سەوزی کوردستان دەیخوێنێتەوە ئەگە پرسیارێکتان هەیەیان شتێک با من نەڕۆم وەڵامتانە دەمەوە بەیاننامەی پارتی سەوزی کوردستان بۆ ڕایگشتی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ڕێکخراوە ژینگەیەکان بۆی نەپاراستنی ژینگە لەلایەن هاوڵاتیان و گرنگی نەدان و خەمساردی حکومەت ژینگەی باشووری کوردستان مەترسی لەسرە ئەم مەترسیەش لەسەر ژیانی هەموو تاکێکە و هیچ کەس ناتوانێت خۆی لێ دەرباس کات شایانی باسەیەکە لە مەترسیە باوەکانی ڕۆژگاری ئەمڕۆی مرۆڤایەتی پیسبوونی ژینگە و لە ناوچوونی دار و درەخت و تێکچوونی بەرگە هەوای گۆی زەویە ئەمەش بەڵگەیە لەسەر ئایندە و
پاشە ڕۆژی مرۆڤایەتی. بۆ زانیاریتان ڕووبەری سەوزایی لە باشووری کوردستان کەمترە لە ستانداردی جیهانی و هیچ شارێکی هەرێمی کوردستان لە ڕێژەی سەوزایی ناگاتە ڕێژەی ستانداردی جیهانی کە لە 15 بەڵکو کەمترە لەو ڕێژێ و ئەویش بەهۆی نەکردنی دیزایانی ژینگەیە و ڕێژەی سەوزاییمان زۆر کەمە و لەو ڕێژێ بەهۆی نەکردنی دیزایانی ژینگەوە هەروەها هۆکارێکی تریژەوەیە کە ئێمەی دانیشتوان بیناکانمان بە شێوەیەکی ئاسۆیی دروست دەکەین و پانتایی زۆر لە خاک دەکەین بە بینە، بەڵام وڵاتان بیناکانیان بە شێوەیەکی ستونی و عمودی دروست دەکەن و ڕێژەیەکی خاکی زۆریان بۆ دەمێنێتەوە و ئەو کاتە دەتوانن سەوزایەکی زیاتر پەرە پێ بدەن. بەڕێزان، پیسبوونی ژینگە بە هەر سێ ڕەگەزەکەیەوە خاک و ئاو و هەوا هۆکاری سەرەکین بۆ زۆرێک لە نەخۆشیەکانی وەک شێرپەنجە و جەڵدەی دڵ و هەوکردنی سیەکان هەتا دوایی. بە شێوەیەکی گشتی کۆمەڵی هۆکاری سەرەکی هەن کە ژینگەین کە ئەو هۆکارانە لە کوردستاندا تا ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە. یەکەم دەرهێنان و گواستنەوەی نەوت، دوو پیسبوونی ئاوی خواردنەوە تێکەڵاوبوونی بە ئاوەڕۆکان، سێ نەبوونی سیستەمی دووبارە بەکارهێنانەوەی خاشاک، چوار زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل، پێنج زۆربوونی ژمارەی کارگەکان، شەش سووتان و لەناوبردنی درەخت و ڕووبەری سەوزایی، حەوت هەندێک هەڵکەندنی بیری ئاو بە یاسایی و بە فیڕۆدانیان، هەشت کوشتن و لەناوبردنی ئاژەڵ و باڵندەکان، نۆ فرێدانی مادە پلاسیکیەکان. بەڕێزان، دەمەوێت سەرنجان ڕابکێشم بۆ کێشەیەکی دووبارە و چەندبارە کە خەریکە دەبێتە دیاردا، ئەویش زیادبوون و کەڵەکەبوون و نەگواستنەوەی خۆڵ و خاشاکە لە کوچە و کۆڵانەکان و شەقامەکانی شار و شارۆچکەکان کە لە نێوان کۆمپانیەکانی تایبەت بۆ کارۆ حکوومەتە کێشەی دارایی دروست بووە لە نێوانیاندا و پرسی یەکەم لەم کێشەیەش حکوومەتە، کامەش بووەتە هۆی ناشرینکردنی سیمای شار و هەڕەشەیەکی ڕاستەخۆ لەسەر تەندروستی هاونیشتیمانیان و پەلکێشان بۆ مەترسیەکی گەورە لە دروستبوونی پەتا و هاندانی ڤایرۆسی کۆرۆنا و هاوکار لەگەڵ بوونی مەترسیەکی گەورەتر کە بوونی نەخۆشی شێرپەنجەیە کە ڕۆژ لە دوای ڕۆژ لە پەرەسەندنی خێرادایە و هاونیشتیمانیان. ئامارەکانی نەخۆشخانەی هیوا هیچ دڵخۆشکەر نین و جێگای داخە. تەنها لە ماوەی 6 مانگی یەکەمی ساڵی پار 1570 توشبووی شێرپەنجە تۆمار کراوە کە لەو ڕێژەیە 1031 توشبووی جۆرەکانی شێرپەنجێ و 486 توشبووی شێرپەنجەی خوێنە کە ڕێژەی توشبووان لە 180 بەر پارێزگای سلێمانی دەکەوێت و بەر پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەکەوێت و ڕێژەی لە 109 توشبووان لە پارێزگاکانی هەولێر و دوهۆکن و ڕێژەی لە 111 توشبووان لە پارێزگاکانی دیکەی عێراقن. و بە شێوەیەکی گشتی ڕۆژانە 10 توشبووی شێرپەنجە لە پارێزگای سلێمانی و هەولێر و دووەک و هەڵەبجە لە نەخۆشخانەکانی هیوا و نانیکەلی تۆمار دەکرێت. بۆیە پارتی سەوزی کوردستان داوا لە حکوومەت و هەرسێ سەرۆکایەتەکە و کاربەجەسانی هەرێمی کوردستان دەکات کە پەلە بکەن لە زوو چارەسەرکردن و بەتەنگەوە هاتنی ئەم مەترسیە گەورە و ڕێگای گونجاو و چارەسەر بگرنە ئەستۆ. هەروەها چاودێریەکی وردی سەرجەم کارگە و کۆمپانیاکان بن کە زۆربیان بێت چاودێرن و ڕۆژانە ژینگەی ئەم هەرێمە پیس دەکەن. هەروەها پێویستە لەسەر شانی هەمووان و تاک بە تاکی دانیشتوان کە ژینگە پاک ڕاگرین و بیپارێزین بە تایبەتی لە شوێنی سەیرانگاکان و چونکە دڵنیا بن هیچ کەس لە مەترسی پیسبوونی ژینگە ڕزگاری نابێت. پارتی سەوزی کوردستان 7 چواری 2022